ئێستا ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئەحمەد عەبدولڕەبە باس دەکەم کە بەڕێزیان شارەزای ئابوورین ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بێت. بەڕێز ئەحمەد سڵاوت لێبێتم کاتت باش. ئەو کێشانەی کە ئێستا لە عێراق دەگوزارێت ئەو ئاستەنگانەی هەیە ئابووری عێراق بەرەوکوێوە دەبات. بەڵێ بەداخەوە عێراق لە 2023ەوە تووشی نەخۆشی هۆڵندی بووە واتە کە تەنها پشت بە نەوت دەبەستێت واتە لە زانستی ئابووریدا پێ دەڵێن نەخۆشی هۆڵندی. ئەم نەخۆشیە وای کردووە کە هەموو کەرتەکان لە کار بوەستن کەرتی بەرهەمهێنان کە هەموو وڵاتێک بە شێوەی سەرەکی پشتی پێ دەبەستێت کارتی کشتتوکاڵ کارتی پیشەسازی کارتی هەموو کەردەکان بەهۆی پشتبەستن بە نەوت پەکیان کەوتووە. ئەمڕۆ لەگەڵ داتەپینی بەهای نەوت نرخی نەوت عێراق چۆتە ناو قەیرانێکی دیکەی کەڵەکەبووی زۆر گەورەتر. ئەمە پێویستی بە سەرمایە هەیە بۆ بژانەوەی کەرتی ئابووری وڵات هەروەها بۆ ئەوەی موچەی فەرمانبەران دابین بکرێت. ئەوەتا سیستەمی سیاسی بە درێژایی ساڵانی ڕابردوو هەوڵی داوە کە تێکڕای دامەزراندن زیاتر بکات لەسەر حسابی ئابووری وڵات لە پێناو هەڵبژاردنەکان لە پرۆسە سیاسیەکاندا. ئەمە وای کردووە کە کەڵەکەبوون و داتەپینێکی زۆر لە بودجەی وڵاتدا دروست بکرێت و ئەمڕۆ جابۆیە منداڵێم عێراق ئەمڕۆ ڕوبەڕووی تەحەدیاتێکی زۆر گەورەیە و دەکرێت ئەم تەحەدیاتە بکرێتە دەرفەتیش. ئەمڕۆ ئێمە ژمارەی زۆری کارمەندمان هەیە فەرمانبەرمان هەیە چەندین فەرمانگەش هەن کە کێشەیان تێدایە کاتێک دەچی بە ڕۆژێک و دوو ڕۆژ مامەڵەکان ڕای نەکات. ئەمە چیمان پێویستە ئێمە لە ئیدارەدانی سەرچاوە مرۆییەکان زۆر پلانی باشمان هەبێت لە هەموو وەزارەتەکان. ئامڕۆ بۆ نمونە فەرمانگەی هاتوچۆ ئەگەر بڵێن زۆر ئەرکی زۆرە بەڵام کارمەندانی کەمن. لە وەزارەتێکی دیکە بە پێچەوانەوە کارمەندی زۆرە ئەرکی کەمە دەکرێت ئەو هەموو میراکاتانە ڕێک بخرێتەوە واتە سەرچاوای مرۆیی پێویستە پێداچوونەوەی بۆ بکرێت. پێویستە دامەزراندنیش تەنها لەو کەسانەدا چڕ بکرێنەوە کە بزانن لە بازاڕی کاری و دەوڵەتدا پێویستیان پێێتی خزمەتی ئەم وڵاتە دەکەن. دووەمیش وەستاندنی هەموو سەرچاوەکانی بەهەدەردانی سامانی وڵات بە تایبەت بودجەی بەگەڕخستن هەندێک سەرمایە ئێستا لە هەندێک شتی لابەلا خەرج دەکرێت کە هیچ پەیوەندی بە گەشەپێدانی وڵاتەوە نییە. هەروەها فرەچەشکردنی سەرچاوەکانی داهات بۆ نمونە کارتی کشتتوکاڵ. ئێستا ئێمە بەوە ڕاستی بین کە ئێستا هاوردەی نەکەین بەروبوومی کشتتوکاڵی بەڵام هەر نەبێت بە ئێمە بەشی داهاتی ناوخۆیی بۆ خۆمان دابین بکەین. کاک ئەحمەد دەگەڕێمەوە لای بەڕێستان ئەمێ بزانم کەمبوونەوەی دینار لە بازاڕە کە ئەبینین ڕاستە بەهایەکی یاوەتەوە بە دینار بەرامبەر بە دۆلار بەرزی کردوتەوە بەڵام تا چەند ئەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانەی کە عێراق تێکەوتووە کە بەرەو داکشانی ئابووریە ڕوات. ئەوەتە هەڵبەتە داتەپینی نرخی ئەو جیاوازیە لە نرخی دۆلاردا لە نێوان بەهای فەرمی و بەهای هاوتەریبدا ئەمە جێگەی نیگەرانیە واتە بەرزی و نزبی زۆری تێدایە. ئەمە ناتوانین پێی بڵێن کە نرخی دینار ئێستا سەقامگیرە
ئەو من پێ دەتوانم پێی بڵێم کە دابەزینی جێگەی نیگەرانیە ئەوە هەروەها لەلایەکی دیکەوە ئەگەر ئەمە باسی دابەزینی نرخی ناوت و کاریگەریەکەی لەسەر بودجەی عێراق یاخود لەسەر خشتەکانی بودجە یاخود لەسەر ئابووری وڵات بکەین ئەمە دەبینین کەسک هەڵکوشین لە بازاڕەکاندا ڕوودەدات بەو هۆیەوە کاریگەری لەسەر بازرگان هەیە کاریگەری لەسەر کەسانی ئابووری هەیە ئەوانە ئەو بەهای کە بۆیە من دەڵێم داواکاری خواست لەسەر دۆلار نەبووە واتە بەڵام دوای تێپەڕاندنی خشتەکانی بودجە لە ماوەی ئەم ساڵەدا لەوانەیە ئەو هەڵبەز و دابەزەی لە نرخی دۆلار هەیە سەقامگیری بەخۆیەوە ببینیت ئەمە چیرۆکێکی دیکە ئێمە پێویستە متمانە بەوە بکەین کە لە عێراقدا کە نرخی دۆلار بە 1320 دینار بۆ هەر دۆلارێک دیاریکراوە ئەوە نرخێکی زۆر هەرزانە ئەمە کاریگەری زۆر لەسەر کارتی کشتتوکاڵ و کارتی پیشەسازیش دروست دەکات چونکە ئێمە پێویستە پاڵپشتی بازرگانان بکەین باشە من پێم وایە کە پێویستە نرخی دۆلار بەرز بکرێتەوە واتە نرخی فەرمی نەک نرخی هاوتاری ئێمە ئێستا کە پێویستە ئێمە پاڵپشتی بازرگانەکان بکەین بۆ ئەوەی جوڵە لە بازاردا هەبێت جوڵای دراو هەبێت بۆ ئەوەی پێداویستەکانی وڵات دابین بکەن ڕاستە کە ئەمە کاریگەری لەسەر هاوڵاتی دەبێت بەڵام ڕەنگە ئەو کاریگەریە هەنگاو بە هەنگاو بەرەو چارەسەری بڕوات لەوان بۆ کەسی پیشەسازی بۆ نمونە زەیتە ئەگەر بەرز بووە ئەگەر دۆلار بەرز بووە بازرگانەکە ناچیت بۆ تو هاوردە بکات ئەو دەیەوێت دەرفەت بە خەڵک دەدات کە خۆیان لە کارتی پیشەسازی وڵاتدا ببینەوە واتە خۆیان باشە کاگ ئەحمەد عێراق ئابووری عێراق بەرەو کوێ ڕوات بە تایبەت لە بەردەم دابەزینی نرخی نەوت و باجی گومرگیە هەڵبەتە دابەزینی نرخی ناوت ئەگەر زیاتر دابەزین لەوانەیە کارەساتی بەدواوە بێت بۆ عێراق ئەمڕۆ عێراق بە زیاتر لە ڕێژەی لە سەدانەوەهات پشت بە داهاتی نەوت دەبەستیت ئەمە بابەتێکی زۆر سەختە چۆن دەکرێت وڵاتێکی وەکو عێراق موچەی فەرمانبەرانی دابین بکات لەگەڵ ئەو دابەزینەی زۆرەی کە لە نرخی نەوتدا هەیە لە بەداخەوە لە ڕووی پیشەسازیشەوە بۆ دراوی سەخت واتە دراوی بیانی ئەگەر زیاتر گەشە بە کارتی پیشەسازی بدرێت ئەوەندە پشت بەناوت نەباسترێت من حاڵە لە چیدایە کە من جلوبەرگ لە لای خۆم دروست بکەم لە چ پێویست دەکا بچم لە میسر و لە تورکیا و لە وڵاتانی دیکە ئاوردە بکەم بۆچی نەوەستێنم ئەو کاتی بزانە چۆن کارتی پیشەسازی بەرەو پێش دەچێت چۆن پیشەی بەرگ دوورەکان بەرەو پێش دەچێت چۆن ئاستی پیشەسازی چەند بەرەو پێش دەچێت چ ئەو کارگانەی جلوبەرگ بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە ناوچەکانی دیکەی عێراق تا ئێستا هیچ کەسێک ڕووی تێناکات چیە دەڵێ ئەوە تورکیا ئەوە مصریە ئەوە ئیتالیا نازانم چی ئەیتر ئەو شتا ئەو ئینطیباعە لای خەڵک دروست بووە کە گرنگی بە پیشەی ناوخۆی نادات گرنگی بە بەرهەمی ناوخۆی نادات ئێمە پێویستە کار بگرین لەبەر بۆ ڕاگررتنی ئەو پێشنیازانەی کە کردمان بۆ چارەسەری کێشە و کێشەکان و گرفتەکانی بەردەم بودجەی عێراق کە لەسەر ڤیدۆڵەکە باسم کرد دروستە و چارەسەری کێشەکانی عێراقەکات
انا ما هذه الارقام اذا كانت ئەم موجودة في ژمارانە ئەگەر هەش بن ژمارەی وردنینە چونکە ئێمە تا ئێستاش نەگەیشتونێتە ڕێژەی لە ١هشتا بەڵێ وایە؟ بەڵێ باشە پێچێت دەنگم باش نەگاتە لای کاک ئەحمەد عەبدولڕەبا شارەزای واتە هەشتا لە سەد پشتبەستن بە داهاتی نەوتی ئەو کاتی لە ١٢٠ داهاتی نانەوتی ئێمە پشتی پێدەبەستین ئەوە شتێکی زۆر زۆر باشە ئەو دەکرێت ئەم ڕێژەیەش گۆڕانکاری بەسەردا بێت 10 ساڵ جارێک بۆ نمونە دوای 10 ساڵیت کە لەوانەیە ئەو ڕێژەی ١20 بکرێتە ١30 پشتبەستن بە داهاتە نانەوتیەکان ئێستا دەبینین سعودیا لەو بابەتە هەنگاوی زۆری ناوە لە کارتی وزەدا زۆرێک لە وڵاتان لە کاتێکدا وڵاتێکی وەکو سعودیە کە وڵاتێکی نەوتیە بەڵام بیری لەوە کردوتەوە کە دەزانێت لە ساڵان داهاتوودا چی ڕوودەدات بۆیە پلانی زۆر توکمەی داناوە ڕۆژ بە ڕۆژ پشتبەستن بە نەوت کەمتر دەکاتەوە ئێمە نازانین زەمانەتی بودجەی عێراقیش لەسەر بنەمای نرخی بەرمیلی نەوت دیاری دەکرێت ئێمە زەمانەتی ئەوە ناکەین کە ئەمڕۆ نرخی ناوت بە $70 بێ بۆ نمونە بۆ سبەی چەنددا دەبەزیت یاخۆ چەند بەرز دەبێتەوە ئێمە چۆن دەکرێت بنەمای بودجە لەسەر نرخی بەرمیلی نەوتی ڕۆژی ئەمڕۆدا ئەحمەد عەبدولڕەبا شارەزای ئابووری لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە